وەرزی دروێنەکردن لە گەرمیان تەواو بووە و جوتیاران سەرقاڵی ساختکردنەوەی گەنمەکانیانن. لە سایلوی نوێی گەرمیانیش وەرگرتنی گەنم دەستی پێکردووە و پێشبینی دەکرێت نزیکەی 20,000 تەن گەنم لە جوتیاران وەربگیرێت. ئەمڕۆ بۆ سێم ڕۆژە لەسەر یەک بۆ وەرزی وەرگرتنی گەرمی ئەم ساڵ دەستی پێکردووە. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە نزیکەی 900,000 تەن گەنممان بەدەست گەیشتووە و بۆ ئەم ساڵی وەرزی وەرگرتنی گەنم لە پەنکەرەکانە گەنمەکانمان ئەمبارەکەین، چونکە بەڕاستەکەی سایلۆ هەندێک کێشەی تەکنیکی تێدایە و هەروەها فەرمانبەری پێویستمان لە بەردەستانیە بۆ ئیشپێکردنی سایلۆکان لە ڕووی فەنیەوە، چونکە فەرمانبەری فەنی تایبەتی پێویستە. وەکو معلوماتی لە بەڕێوەبەرایەتی گشتی و کاڵەرمان گرتووە نزیکەی 50,000 تەن گەنم ئەم ساڵە گەرمیان هەیە، بەڵام ئێمە تا ئێستا نزیکەی 900 تەنمان وەرگرتووە و چاوەڕێیەکەین داوا لە جوتیارانی بەڕێزیشەکەین گەنمەکانیان ڕادەستی ئێمە بکەن. ئەم ساڵیش لە گەرمیان بەهۆی وشکە ساڵیەوە تەواوی بەروبوومی دانەوێڵە لە زەویە دەیمەکان لە ناوچوون و هیچی لێ هەڵنەگیرایەوە. زەویە بەراوەکانیش کە نزیکەی 50,000 تەن گەنمیان هەبووە سوودێکی ئەوتۆیان بە جوتیار نەگەیاندووە بەهۆی بەرزبوونەوەی نرخی گەنمی بنەتۆ و دەرمان و پەینی کیمیایی و زیادبوونی خەرجیەکان لەسەر جوتیار. کاکەمە مەسەلەی گەنمی ئیمساڵ ئێمە دەیمەکانمان ئەوە هیچ نەبوو، هەرچیمان وەشاند و ڕۆیشت و بە دریا بە حیوان و تەواو. ئەوەیشی ئاوی بووە، ئاوی باشە تقریبان هەیەتی، نەک بڵێ باشێتی تەواوە، 1.6 و 1.8 و 2 و 9 و 7 و 12 بڕیوەتی ئەمانە، بەڵام لە بۆنەی سیعرەکەیوە باشە خەساری نەکرد ئەوەی ئاویە، بەڵام دەیمەکەی خەساری کردو. بە بۆنی وشکە ساڵیەوە جوتیارم ساڵ زیانی پێگەیشتووە. چۆن زیانمان پێ نەگەیشتە؟ هەرا بەخواست زیانمان ئەوەنە پێگەیشتە ئەو پەڕی. ئەی تۆ کە تۆ تەنی گەنم سێنی بۆ 700,000 و جووت و کیمیایی و دەرمان و ئەمە بکەی لەکوێ ئەکەیکی دەست نەکەوتی چۆن زەرەر پێ نەگەیشتە؟ لای خۆم یەکێکیان بەخوا 8 ملیۆن خەسارم کردو. لە کۆی نزیکەی 5,000 جوتیار لە سنووری گەرمیان 1915 جوتیار ناویان تۆمار کراوە بۆ وەرگرتنی گەنم لێیان و هەر بڕەگەنمێکیان هەبێت لە ڕێگەی سایلۆکانەوە وەردەگیرێت و بۆ هەر تەنێکی گەنمی بێخەوش 850,000 دینار دیاری کراوە و بڕیارە لە ماوەی 10 ڕۆژدا لە دوای ڕادستکردن جوتیاران پارەی گەنمەکانیان وەربگرن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.